بڵێ الله بڵێ الله برێ الله يا الله ئەرێ یا الله مامۆستاجان زمانی کراوە برێ یا الله يا الله ئەرێ وەڵا مامۆستا ئەرێ الله ئەکبەر چارێک پێش ئێستا حادیسەکەم کرد بە سیارەی من حادیسەکەم کرد بە سیارەی خێزانم لەگەمدا بوو جەڵتەی مێشکی لێدا جا خێزانم بە تەمەن کچکەیە 20 سارە جەڵدە لە خێزانتیدا بەرێ جەڵتەی مێشک لێدا 2 مانگ لە گەریدا بووم بە هەموو توانای خۆم خزمەتم کرد ئەوجا ئێستا کە زمانی گیرەیە قسەی نییە قسەی ناکەتنەوە تەقریبان سارێک زیاترە لا حول ولا قوة إلا بالله ئەوجا مامۆستا هەر لە هەندێم بوو نوێژەکانی یەکاتن بەس فاتیحە و شتی وەبیر نەمایە هیچی وەبیر نەمایە نوێژەکانی قبوولە نوێژەکانی قبوڵە بە قوربانەوە معزورە و ئافرەتە معزورە لا يكلف الله نفسا إلا وسعها بەس با نوێژەکانی بکە ئەگەر هیچش نەڵێ بەس بە ڕکوع و سوجدە بەری و حرەکەت مامۆستا گیانەکە بەخوای شەوا شەو نوێژش ئەکەتن شەوی پێنجشەمە دائەنیشی هەتا بەیانی ئەگرێتن دکتۆر نەما پێی نەکەم جێ نەما پێی نەکەم هیچ دکتۆرە هیچ شتێکم دەدەست نانێت کە زمانی چابیتن زۆر باشە ئەو گوێی لە منە ئێستا بۆ خوای مامۆستا گیان با ئەوەی تێ بکوژین و بەرێ مامۆستا گیان ئێستا گوێی لە تووە گوێی لە منە باشە سەکر قوربانگیان ئەو فاتیحای لەبیر نەماوە وایە بەرێ ئەرێ وەڵام مامۆستا نوێژ و شتێ خۆیەکە تەواوە کە بەس هیچ بە زمان و شتیدا ناهەیە هیچ زۆر باشە هەر پێی بڵێ پەنجەی شادمانی لەسەر زمانی دانیە پەنجەی ئەوەی ڕاست پەنجەیەک ئەخ لەسەر زمانی خۆدان لەسەر زمانی خۆدان بەرێ مامۆستا دەی من هەنی قورئانی بەسەرا خوێنم بەڵکو ئینشاءڵڵا دوعاکەین خوای گەورە زمانی بکاتەوە و ڕەحمی لێ بکا و شیفای بدات ئینشاءڵڵا مامۆستا جان مایکەکەت بگرە قورئانەکەم خوێند و بڕۆن باشە باشە مامۆستا جان أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين أعوذ بالله من الشيطان الرجيم الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم بسم الله الرحمن الرحيم قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الفلق من شر ما خلق ومن شر غاسق إذا وقب ومن شر النفاثات في العقد ومن شر حاسد إذا حسد بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس هذا بزانك وتقصى براكم هذا بلي الله بلي الله برێ الله يا الله ئەرێ یا الله مامۆستا جان زمانی کراوە برێ یا الله يا الله ئەرێ وەڵا مامۆستا ئەرێ الله أكبر چۆنی خوشکەکەم قسابکە چۆنی دێ قسابکە چۆنیت راسي باشیت راسي ئەی لەخوا بەزیابێ ئیساتوانی قسە بکەیت کە قسابکە ناوێ من بینە ناوێ من بینە
ناوی تۆ چییە؟ ناوچێنە لۆ نزانم نزانم دەی الحەمدوللا و زمانی کرایەوە قوربانگیان خۆی گەورە شیفای مامۆستاجان ئەوە پێی ناکرا برێتن یا ئەڵڵاش هیچ نێتوانێت الحەمدوللا قوربانگیان قورئان شیفایە خۆی گەورە شیفای بدات زیاتر بەخوای مامۆستاجان زۆر لۆی پێیەکەم ئاەت کورسی زۆر هەموو دەمێ لۆی پێیەکەم ئەجا تازە دەگەر قورئانەکەت خوێن زۆر ئەچوە ئەولا خۆر نەئەگرت لەسەر پێیە نا قوربانگیان خۆشی با وردە ئیم شەو زۆر لەگەڵ یا قسە بکە و خۆشت زۆر قورئانی بەسەرا بخوێنە ئینشاءڵڵا بە تەواوەتی زمانێکرێتەوە ئەوە مامۆستاجان با لە کاتی و برادرانە نەگرم زۆر مەمنون دەستت ماچەکەم خوا خێرت بنووسی جەزاکەڵڵا برا گەورە مامۆستاجان زۆر مەمنون برا گەورە ئەوە کەس نەیە بۆ لای من بۆ شتانە ها ئەگاتان لێ بێت من هەر تەنها ئەو خوشکە بەڕێزە بەنیەتی شیفا ئەو قورئانم خوێندی تر شیفا لای خوای گەورەیە بۆیە نیکەنە مەسەلەکەی مەلا عەلی و خەڵک بێ ئەمانە من شتیوا ناکەم بە هیچ جۆرێک ڕوقەی شەرعی بۆ کەس ناکەم بەڵام کەسێک کاوها دوورە دەسە و لە زمان کەوتووە هەرویستم پێم خۆش و قورئانی بەسەرا بخوێنم بۆیە کەس نەیکاتە ئەوە بڵێ مامۆستا قورئانم بەسەرا بخوێنە و نازانم چی من ئیشیوا ناکەم بە هیچ شێوازێک ینی بۆی نەبێتە شتەکە نەکبێتە بابەتێک الحەمدولله رب